تایبەت بە پرۆژەی ڕێگای گەشەپێدان کە بڕیارە لە ناوەڕاستی ساڵی داهاتوو دەست بە یەکەمین قۆناغی بکرێت و کاری تێدا بکرێت و کۆتایی هاتنەکەشی ئەکەوێتە چەند ساڵێک دوای ئەوە بە چەند قۆناغێک تێ ئەپەڕێ هەتاوەکو بڕیارە تا ساڵی 2050 کۆتایی پێبێت ئەم پرۆژەیە. جا گفتوگوی زیاتر لەسەر ئەم پرۆژەیە و هەروەها سوودەکانی بۆ عێراق بۆ هەرێمی کوردستان کەی دەست پێ ئەکا کەی کۆتایی پێدێت و چۆن سوودمەندە بێ عێراق لەم پرۆژەیە لەگەڵ عومەر فاروق یڵدرم سەرۆکی ژووری پیشەسازی و بازرگانی جزیری بۆتان لە ڕێگای سکایپەوە کە لەگەڵمانە بێت گفتوگۆی لەگەڵەکەین لەگەڵ بەڕێز عومەر. جگە لەوەش تایبەت بە بابەتی لابردنی ڤیزا کە بۆ زیاتر سەر و تەمەن 50 ساڵەوە قسەی لێکەین چونکە لە سەر و تەمەن 15 ساڵ و هەروەها خوار تەمەن 15 ساڵ و سەر و تەمەن 50 ساڵ بڕیار دراکە ڤیزا هەڵبگیرێت بۆ کەسانی کە دەچنە تورکیا. جواب بزانین بە تایبەتی بۆ کەسانی سەر و 50 ساڵن چونکە بێگومان بابەتی بازرگانیشی تێکەوێت وەڵامدەری پرسیارەکانمانە بێت عومەر فاروق یڵدرم. ئەم کاتتان باش بەڕێز عومەر. پێشەم شتێ لە بابەتی ڤیزاوە با دەست پێ بکەم. لابردنی ڤیزا هەڵگرتنی ڤیزا لەسەر هاوڵاتیانی عێراقی لە نێوان ئەو دوو تەمەنە بە تایبەتی بۆ تەمەنی سەر و 50 ساڵ تا چەند کاریگەریە بێ چەند سوودی بازرگانیش ئەگەێنێت ڕەنگە بەشێک لەو خەڵکەی کە لە سەر و تەمەن 50 ساڵن تر لە کاری بازرگانی مەشغوڵ بن و ئەمە سوودێکی باش بۆیان بگەێنێت تا چەندێکە ئەم سوودە چۆن لێکدانەوەتان بۆ کردووە؟ باشە ڕۆژ باش. نهۆ بدەدا تشتا مهم ئەف ڕاکردنا ویزە یا تورکیا وڵاتیە عێراقی تەوێ وڵاتی عێراقی را ڕاکردنا ویزە ئەم تشتێک gelê baş dibînin çungo maliyetek gelî zêde bê hatina wa însana çungo komple aile olarak dehtan Türkiye sep nexweşîke an sep tatilke bên vêde heta xwe biborînin. Ev rakirina wîzê hem ticarî hem turizmê re û hem jî sağlıkê re yanî nexweşxana re û şûlê dîtir re başbînê gelek bide feyde bide hem welatiyên Kurdistanê wî Iraqê û hem jî Tirkiye tacirên Tirkiye gelek baş e. Bes tiştek dîholê heye em jî aynî tiştêş Iraqê dixwazîn çunku tacirên me jî nikapçin Iraqê niho Herêma Kurdistanê netêde çunku Herêma Kurdistanê re wîze nîneş tacirên Tirkare bes nav yanî cinûb re yanî Iraq xwe wîzê şima dixwaze ew jî mişkilek gelek mezin e me re çunku tacirên me an amilên me yên wê de şûlê em îşê wê de bigirîn em nikarîn wîzê ji were vegirin. Ez îro hem jûra bazirganiya cizîrê reîsê ve me û hem jî deyek konsey üyesî me welê jî min xurtî kariye ez wîzê ji Iraqê vegirim. Ama ev ya adama Tirkiye aviştî yekê heyvê pê de bê oy welamîşkirin ev ya bin 15 salî û ser 5 sal ya re heqeten jî hê gelek feydê bide. Çunku em piştî dibêjîne em di dewletên biran e em di dewletên em hev re ev xwe êj dikin û ev xwe têkiliyê me hev dûra hene û têkiliyê me neyê nihûne yê gelek hevnin ji xwe gerek tu wîze nava me de nebîne çi sinir nava me de nebîne sebku ez gelek olumlu bînime. بەڕێز عومەر پێشبینیەوەکەن کە عێراقیش بە هەمان شێوە بۆ هاوڵاتیانی تورکی بە تایبەتی و باست کرد کە زۆر گرنگە و کێشەیە کە تاوەکو سا هەڵنەگیرا پێشبینیەوەکەن یاخود داوایەکتان لەو بارەیەوە پێشکەش کردووە قسەتان کردووە داواتان لە سەروتری خۆتان کردووە بۆ لابردنی ڤیزا بۆ هاوڵاتی تورکی لە عێراق؟ نه ویزه معافیتی سر چرا هون ویزه نادی ما هم گلیش داخلی حتی 2023 هیواد دو سرک وزیر عراق سودانی جهات بی مشویجی دعو دخواستن کرد معاف خواستن آخوا کرد
پچکی هنگی نیزه که هیف کتنه باج بی مکاری همش تاجر خواره ویزه بسنی لشوده پیدا خلاص بی پشتی اف ترکیه اف آدم هنه آبشتی و رسمی قصد مده هاتی یا اینا مشکلن اول ویزه بم 15 سالی و سر 5 سالی رابی جوده پیدا ایش ما کار ما هبه او ام بیج عین تشته ام جیش عراقت خوازینه باش بابا نصر پروژه ڕێگای گەشەپێدان گفتوگۆ لەبارەی ئەوە بکەین بە حکمی ئەوەی کە جەنابەت سەرۆکی ژووری پیشەسازیت لە ڕووی بازرگانیەوە زۆر لایەن بە تایبەتی عێراق و تورکیا چاوێکی ئومێدیان لە ئەم پرۆژەیە کە پرۆژەیەکی زۆر گەورەیە و پارەیەکی زۆر خەیاڵی تێدا تەرخان کراوە کە سەرف بکرێت. پێ دوایە تا چەند سوودی بۆ عێراق بێت لە بەرامبەرشە چەند سوودی بۆ تورکیا بێت ئەگەر بێت و ئەم ڕێگای گەشەپێدانە کۆتایی پێبێت. نهو ریا رفاه ریا قلقمه حقیقتاش عراقی را گلک باشه و ترکیه را جی گلک باشه اصلا دنیای همیش کرا باشه پیشتی پاندمی یا انسون پاندمی ما براندی ری و لوجستیک چقا مهمه مجاری دیتر دید لی از ود بشم دوی ریا قلقمه تشتک او قام مازنه سر همی سیاست ها بگیرد مثلا گذرگاه ها ویلا دوی چه سیاست و چه تشتین قریش نبن دوی شفاف به چونگو تشتا شفاف انجام بکاره تجارت و تاجر را بکشینه ویده ایرو اف قلقمه یولو یا جراته گوتن اصلا حتی 90 فعلا ما شغلان ده بس لینگی که و تنه دمیر یعنی ریا پیسنی ریا ترنه پچکه نهو چتر ام دبینینه نخا حتی نوتهشی افریا هنه یعنی جزیره ما په عربین خوا کویت سعودی عربستان همین داری هم دچونا طبعا نهو اف یاترما نهو تکرن سه دولت شرکاتی ها و یاترم اتکن و گوتی پیشکشی ها اتکن مد و سر تملک یا genel evrensel hukuk و سر و بمشه سر genel ticaret dünyaya çad meşe ve prosedura اف شوله بمشه نه قنا فایده بگه همه کسی چونکه افریا هنه حقیقتا جی هم اروپا هم آسیا و هم عراق و orta doğuya komple he alternatif gelik mazın derke ve hale pe ve hedi insan هنه مجبور 5-6 شرکت گمیا بنه. بله. کاغمر بگمان لهر کویکی جهان اگر بویسترد بازرگانی کی پیشکوتو پیشسازی کی پیشکوتو به لو شونه امن و امان هبت. تا چند گرینگه که عراق گرینگی کی تواو بونا و چانه بداد به همو عراق بول روی امنیه و بی پارز راوبت. بلام بتایبتی او شونانی که ام هێڵەی پیاداتێ ئەپەڕێت ئەم پرۆژەی پیاتێ ئەپەڕێت تا چەند کاریگەری هەیە بوونی ئەمن و ئاسایش لە ئەم پرۆژەیە Vedera güvenlik en önemli mühim. Yani av reçekirin yani av reçekirin eftиш xılas nabe. Tişta mühim 90 hatta nuhu insan şeriken ne Iraqi ne karine veri ra bburne. Yani zede mama 2003 2005 belki sadan şehidin meye şifera çebin servaraya. Jberwe emniyet en tişta mühime. Yani hatta ve de emniyet çine be sevveji ambeji yani dve hatta nuhu şikre şkudera yani Harama Kurdistan'da çim müşkile bu şifre ma müşkilen gelik mazan çine bina. Mesela amji şvede peden hu naburine. Ma aynı çoğu Kurdistan Harama Kurdistan'da gelik rahatش hatun çuna mara ve şifre mara ve Arabin mara hatun çu dve avracı bu kavve emniyet tibe. Ne emniyeti be hiç anlamı ve hiç fayda ve nege milletine. Nege Irak'ı, nege dünya hemmiş kişi. باشه برز عمر
لە ڕووی سیاسیەوە با بزانین ئەگەر شادەمارێک لە بینی هەردوو لا دروست بێ لە بینی عێراق و لە بینی تورکیا ئەمە وەکو شادەمارێکی بازرگانی لێدێت تا چەند ئەمە کار دەکاتە سەر پەیوەندیە سیاسیەکان بۆی کە زیاتر لە یەک نزیک بن پەیوەندیە دیپلۆماسیەکان. هێدی وەک هونجی زانینە حقەتەن جی روتا سیاست روتا هەمی تشتی تجارت بەرلەمیش دکێ یعنی ئێروژی تمام هزارا ساڵا جیرانەتیا ما و ملەتی عێراقی مرۆڤاتیا ما کی هەشوار هەرەما کوردستان هەم یەکی فەرقامەنینە بوریە لێ تجارت حقەتەن هەمی تشتی بدید که شکلlendirمیش دکێ سب ویژی ادبیجم اف تجارت پیش بچه و هاتنچونا زیاده چه به و تجارت ما هفدورا زیادتر ببه بلکه اف هم قرار سیاسی غلطیش حال را بنا بله سپاس دکین یعنی به تجارت گلیتش صافی ببنا سپاس دکین عمر فاروق یلدرم سەرۆکی ژووری پیشەسازی و بازرگانی جزیری بۆتان لەگەڵمان بوویت ئامادە بووی لەگەڵمان سپاس دەکەین.